وەبەرهێنان لە ماوەی ساڵی 2022 دا ئاستێکی باشی تۆمار کرد. کۆی سەرمایە وەبەرهێنان لە 2022 گەیشتۆتە سەروی 2 ملیار و 250 ملیۆن دلار. بەڵام ئەوەی کە سەرنجڕاکێشە پارێزگای سلێمانیە کە زۆرترین سەرمایی تێدا بەگەرخراوە بە تایبەتی لە ساڵی 2022 کە زۆرترین سەرمایی بەراورد بە پارێزەکانی دیکە پێکەناوە. عزیز سعید بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی سلێمانی لە ستۆدیۆی سلێمانی وەوەردەگرین. کاک عزیز ئەم کاتت باش پرسیارەکەم ئەوە بێ کە ئەم ساڵ بۆچی سلێمانی زۆرترین سەرمایی وەبەرهێنانی بۆ کراوە؟ ئەم کاتتان باش دیارە حەزەکەم زیاتر ڕوونکردنەوە بم بە ڕێزتان دیارە ئەوەی کە ئەمڕۆ خسمانە ڕوو کار و چالەکانی ساڵی 2022 بوو کە تیا توانیمان بە ڕێژەیەکی بەرچاو کاری وەبەرهێنان بکرێت لە پارێزگای سلێمانیە و هۆکانشی ئەمانە ئەگەڕێتەوە بۆ دوو بابەتی گرنگ کە یەکیان ئەو بابەتە بوو کە ئەنجومەنی وەزیران بڕیاریدا بە شۆڕکردنەوەی دەسەڵات بۆ پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان و بۆ بەرەبەرێت تاگشتەکان کە ئەمە لە ڕاستیە بۆ خۆی شۆڕکردنەوەی دەسەڵات کاریگەریەکی زۆر باشی هەبوو. دوو ئەو هەم ئاهەنگیە کە لە نێوان فەرمانەکانی حکوومەتە دروست بوو بۆ کەمکردنەوەی ڕۆتین لە فەرمانەکانی حکوومەت و برەوێکی باش درا بە بواری وەبەرهێنان و هەوڵێکی ئێمەش هەڵبەتە لەلایەن خۆمانەوە وەکو فەرمانگەی خۆمان توانیمان برەوێکی باش بین بە کاری وەبەرهێنان و وا لە وەبەرهێنەرەکان بکەین کە زۆر لە نزیکەوە مامەڵەکانیان بۆ ڕایی بکرێ. ئەمانە هەمووی ئەو هۆیانە بوون کە بوونە هۆی ئەوەی کە کار و چالاکی یا مۆڵەتی پرۆژێ وەبەرهێنان و سەرمایە وەبەرهێنان و قەبارەی وەبەرهێنان لە پارێزگای سلێمانی زیاتر بێت لە ساڵەکانی تر و لە ئێستا شار هەوڵی باشتر هەیە بۆ ئەی بتوانین لە ساڵی 2023 بتوانین کاری باشتر و لەوە زیاتر بکرێت. بەڵێ کاک عزیز ئەمە بۆ یەکەم جارە ینی سلێمانی بەو شێوەیە زۆرترین وەبەرهێنانی بۆ بکرێت بەراورد بە پارێزەکانی دیکە؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەرەوەڵا ئەوە یەکەم جارە کە لە پارێزگای سلێمانیە بەو شێوەیە زیاتر لە پارێزگەکانی تر کاری وەبەرهێنان ئەنجام بات. باشە ئەو سێکتەرێک کە زۆرترین وەبەرهێنانی بۆ کراوە لە سلێمانی چ سێکتەرێک بووە؟ لە ڕاستیە بۆ ساڵی 2022 بازرگانی و نیشتەجێبوون زۆرترین چکۆم پێویستیەکی زۆر هەبوو لەو بوارەیە خۆتانزان چەند ساڵێک نیشتەجێبوون ڕاگیرا بوو. بۆیە ئێمە لە ساڵی 2022 نیشتەجێبوون یەکێک لەو سێکتەرانە بوو کە زۆرترین کاری تیاکرا و بازرگانی و لە دوای ئەوەش پیشەسازی و هەروەها سێکتەرەکانی تر هەڵبەتە بە ڕێژەی پێویست. دیارە لە ساڵ ئەمەی کە بوو بە دەرسێک بۆ ئەوی بتوانین ئێمە لە ساڵەکانی ئایندەداوە لە ساڵی 2023 پلاندانین بۆ پرۆژانەی کە پێویستە بە پێی پێویستی کار بکەین. بۆیە ئێمە ساڵی 22 نەمانتوانی پلانەکە بەو شێوەیە کە پێویستە بۆ ئەوەی کاریگەری لەسەر ژێرخانی ئابووری و دەستی کارابێ. بەڵام لە ساڵی 2023 پلانێکی تۆکمە دائنین تا بتوانین بەڕاستی پرۆژەکان بۆ سێکتەرانە بێ کە پێویستن و لە پێویستی و لە خزمەتی خەڵکاوێەوە خزمەتگوزاری پێشکەش بە خەڵکەکە. بەڵێ کاک عزیز سلێمانی لە ڕووی جوگرافیاوە ینی ناوچێکی پیشەسازیە. چ پلانێکتان هەیە بۆ ئەوەی سێکتەری پیشەسازی پێش بخەن ینی پێش نیشتەجێبوون و بازرگانی بکەوێت؟ خۆی لە ڕاستیە ئێمە بەپێی پرۆژەکانی وەبەرهێنان هەر سلێمانی زۆرترین پرۆژەی پیشەسازی تێدایە و ئەگەر بەراوردی پرۆژەی پیشەسازی لە پارێزگای سلێمانی بکەین یەکەمی عێراقە چکۆم لە 133 هەموو عێراق لە سلێمانیە و لە 160 هەموو هەرێمی کوردستان لە سلێمانیە. بەڵام لەگەڵەوەش سلێمانی وەکو پایتەختی ڕۆشنبیری وەکو سێکتەرەکانی کەشپێویستی بە سێکتەری گەشتیاریە و پێویستی بە پرۆژەی ڕۆشنبیریە لە ئێستاە. بۆیە لە ساڵەکانی داهاتووە هیوادارم بتوانین تەنها سێکتەری پیشەسازی کاریتیان نەکەین بەڵکو لە سێکتەرە پێویستەکانی تر کە سێکتەری ڕۆشنبیری و سێکتەری گەشت و گوزارە ئەم دوو سێکتەرەش زۆر گرنگن لە شاری سلێمانیا پەرە پێ بدرێت. بڵێ کاک عزیز سەرەتا باسی شۆڕکردنەوەی دەسەڵاتت کرد لەلایەن ئەنجومەنی وەزیران و دەستەی وەبەرهێنانەوە.
ئەمە کاریگەری هەبوو بەڵام وەبەرهێنەرانی سلێمانی تا چەند بۆ ئەنجامدانی پرۆژە بۆ پێشکەشکردنی پرۆپۆزەلی پرۆژەکانیان ئامادە بوونە. لە ڕاستیە وەبەرهێنەرەکان من دەستخۆشیان لەکەم هەمیشە ئەوان ئامادە بوون بۆ ئەوەی پرۆژەکانیان لە کات و ساتی خۆیان بکەن دیارە بەڵام پێشتر ڕۆتینی فەرمانکان زۆر بوو لە ڕاستیا لە ساڵی 22 ئەو هەوڵانەی کە درا بۆ ئەوەی کە ڕۆتین کەم کرێتەوە ئەوانە بوون بەهۆی ئەوەی کە جارێکی تر وەبەرهێنەرەکان بێنە پێشەوە و لە ئێمە ئەو وعدەیانێنێ کە لەمە بەدوا کارەکانمان هەموو بە پلان و بە ڕاوێژ لەگەڵ وەبەرهێنەر و سەرمایەدارەکان ئابێ بەو شێوەیە ئەبێ کە لە مەسلحەتی هەم کەمکردنەوەی ڕۆتین بۆ ئەوان و نەبێتە هۆی ئەوەی کە سەرمایەکانیان بەرن بۆ شوێنانی تر و هەم بە شێوەیەک بێ کە ئێمە بەپێی پلان بێ بۆ قازانج و ئەو پرۆژانە بێ کە خزمەت بە خەڵکە گەیەنێ. بەڵێ کاک عەزیز باسی ئەوت کرد کە زۆرترین مۆڵەت دراوەتە کەرتی نیشتەجێبوون سلێمانی پێویستی بە یەکەی نیشتەجێبوون هەیە ینی بەو دەرەجەیە کە تۆ باسی دەکەی؟ ئێمە ساڵانێک نیشتەجێبوون ڕاگیراگەر وەکو جەنابتان بیرتان بێنمەوە ئێمە لە ساڵی 2013ەوە بە 3 بڕیار نیشتەجێبوون ڕاگیرا بوو کە بڕیارەکانی 1954 و 1990 بوو بەڵام لە دوای ساڵی پارەوە بوو کە بڕیار درا جارێکی کە لە مانگی هەشتی 2000 ببوورە عەفو لە مانگی پێنجی 2020 بڕیاردا کە جارێک کە کار لە پرۆژەی نیشتەجێبوون نابکرێ بۆیە بۆ پڕکردنەوەی ئەو چەند ساڵی کە نیشتەجێبوون نەکراوە خۆتان نەزانن نیشتەجێبوون لە ژیانی مرۆڤ پرۆسەیەکی بەردەوامە و نابێ ڕابگیرێت بەڕاگررتنی نیشتەجێبوون ئەبێتە هۆی ئەوەی کە قەیرانی نیشتەجێبوون دروست بێ بۆ ئەو چێکردنەوە و ئەو پێویستیە کە هەمان بوو ئێمە کۆمەڵی پرۆژەمان ئامادە کرد کۆمەڵێکیان مۆڵەتیان وەرگرت و کۆمەڵێکشان ئەنجومەنی وەزیرانە بۆ مۆڵەت. بەڵێ کاک عەزیز مادام باسی نیشتەجێبوونمان کرد با باسی 20,000 یەکەی کرێنشینانش بکەین لە سلێمانی زەویتان بۆ پرۆژەکەی کرێنشینان ئامادە کردووە؟ قوربان دیارە ئەوەش هەروەکو خۆی چۆن لە ئەنجومەنی وەزیران بڕیاردرا لەسەر ئەوەی کە پرۆژە 20,000 یەکەی نیشتەجێبوون بۆ خەڵکی کەم دەرامەت بکرێ و کرێنشینان دیارە ئێمە هەر لە بیدایەتی هەوڵەکەەوەی ئێمەش یەکسەر دوای ئەوەی کە فەرمانەکە گەشتە دەستەی وەبەرهێنان و پارێزگای سلێمانی ئێمە لە بەرەبراتی گشتی وەبەرهێنانی سلێمانی لەگەڵ ئاماری سلێمانی توانیمان ئامارێکی تەواو بکەین بۆ پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان و بڕی ژمارەیەکانمان دیاری کرد بۆ هەر پارێزگا و بۆ هەر ئیدارەیەکی سەر بەخۆوە سلێمانی لەو بڕێکە بۆ سلێمانی دیاریکرا 5200 یەکەی نیشتەجێبوون بۆ سلێمانی و قەزا و نەحەکانی سەر بە سلێمانی وە لە دوای ئەوە بە نووسراوێکی فەرمی نردمان بۆ پارێزگای سلێمانی بۆ ئەوی پێوەرەکان دیاری بکرێ بۆ ئەو یەکانە دوو بە نووسراوێک نردمان بۆ شارەوانی بۆ دابینکردنی زەوی لەگەڵ ئەوەشدا داوامان لە وەبەرهێنەرەکان کرد کە کێ ئامادەی تایە بۆی ئەو پرۆژە جێبەجێ بکە دیارە ئەم سێ خاڵە کارمان لەسەر کرد و دوایی لە کۆتایی ئەوەی کە ئەوە بوو کۆبنەوەیکی کۆتایی کرا لە پارێزگای سلێمانی بە ئامادەبوونی لایەنە پەیوەنددارەکان و پێوەرەکان دیاری کرا و دوای ئەوەش ئێمە هەموو وردەکاری و زانیاریەکان و دۆکومنتەکانمان بەرز کردەوە لەگەڵ ئەو کۆمپانیایی کە ئامادە بوو کە پرۆژەکە جێبەجێ بکە نارمانە دەستەی وەبەرهێنان و لە ئێستادا دەستەی وەبەرهێنان ڕەزامەندی داوە لەسەر کۆمپانیایە کە جێبەجێ ئەکا پرۆژەکە و ئێمەش لە ئامادەکاری ئەویان کە هەم گرێبەستەکە ئامادە بکرێت کە لەگەڵ وەبەرهێنەرەکەیە دووش هەم ئامادەکاری زەویەکە بۆ ئەوی ئیتر ئیشەڵا لە ماوەیەکی کەمدا بتوانین ئەو پرۆسەیە بچێتە بواری جێبەجێ. ئەین تا ئێستا زەوی دابین نەکراوە؟ بەڵێ زەویەکە دابین کراوە لەیان شارەوانی ئامادە کراوە کێشەیەکی نییە بەڵام وەکو باسم کرد خۆ پرۆژەکە لە دوای ئەوەی وەبەرهێنەرەکە پێویست بەوە گرێبەستێ و
با بڵێن مزەکرەیەکی تەفاهم لە نێوان حکوومەت و وەبەرهێنەرەکە هەبێ بۆی لەسەر چه ئەساسێک پرۆژەکە بە شێوەیەکە کرێت بۆی ئێمە بتوانین لەسەر ئەساسی ئەوە مۆڵەتەکەی پێبین و بکات. بەڵێ زۆر سپاس عزیز سعید بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی سلێمانی سوپاس کە لە سلێمانیەوە لەگەڵمان بوویت.